بۆتان عمرم دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکان لە کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی ماوەی 5 ساڵە لەم کارەیە خزمەتم هەیە و خەریکی ئەم کارم سەرەتا من لە دەورێکەوە دەستم پێکرد دەورەکەش هەرم شوێنە بوو هەرم بابەتە بوو هەرم ئیشکردنە بوو دواتر دوای چەند ساڵێک دوای ماوەیەک پەرم پێیا و چوومە ناو بازاڕەوە لەگەڵ کۆمەڵێک وەستای ناو بازاڕی زەڕەنگەرە لە جادەی کاوە خەریکی کارکردم و ئیشمە کرد و دواتر گەڕامەوە بۆ ئێرە دەستم کرد بەوەی کە پەرە بە بیرۆکەکە بم بەڕاستی بیرۆکەکە فراوانتر بکەم ئێمە لێرە لە ئێستا خەریکی کاری کللتوری کوردین بەڕاستی چونکە ڕووکاری بیرۆکەکەمان هەر لەسەر کللتوریە بابەتەکەمان بابەتی کارگی کللتوری بۆیە زۆر لەمان گرنگە بابەتی کللتوری پەراوێز نەخەین ئەوانی کە ڕۆژانێک ببوونە شوناسی نەتەوەکەمان ڕۆژانێک شانێکی جوانیان بە خانمی ڕەسەنی کوردی ئەبەخشی بۆیە ئێمانێ بیهێڵینەوە زیاتر بەرەو ئاڕاستەیە بڕۆین هەروەها تێکەڵکردنی بابەتی مۆدێرنە و سەردەمیانەی ڕۆژ چی بابەتی ڕۆژ و چی بابەتی تازەیە ئێمە این تێکەڵاوی ئەکەین لەگەڵ بابەتە کلاسیکەکانە بەڵام بابەتە کلاسیکان بەشێکی زۆری لەلایەک بە تایبەتی هێڵینەوە ئیشی تیا ئەکەین هەرۆکو مۆرکە کوردیەکە هەر بمێنێتەوە بەدەر لە پرۆگرامی هەر مادەکان مس و زەرد و زیو کە بەکاری ئەهێنین وانەی موروشمان هەیە وانەی بەرد و مورومان هەیە تێکەڵکردنی ڕەنگەوە ناساندنی ڕەنگە تەنسیقە دانانە مامۆستاکەمان بە تایبەتیەت لێرە وانەکە ئاڵێتەوە خۆشبەختانە بەسەرکەوتووی پرۆسەکە کۆتاییەت لێرانەیە فەرخواز زۆر ئازادانە ئیشی خۆیەکە و ئەتوانێت کۆمەڵی شەیپی جیاواز شکلی جیاواز بێنە دروستی بکات یعنی چی لە مێشکیاتی توانێت ئازادی بکات ماوەدەکەش ماوەدێکی ئاساییان یەکجار لە بازاڕێنین هەنێجار سیرامیکی ساردەیمە خۆمان دروستیەکەین هەروەها لە مەسەلەی مادەشا لەو عەدەنێکیان بەکاری ئەهێنین هەنێجار بابەتی تازەیە بۆ کەسێک داوای شتێکەکات وەکو کاری ڕازاندنەوە دیکۆریشن بابەتی دیکۆرات ئێمە شتێکی بۆ ئەخڵکەین بۆ قاپێکە چوزانم شەیپێکی جیاوازە ئێوێ هەڵی واسێ لە ماڵەکەیە بەدەر لە ئەکسسوارات و ڕازاندنەوە و بەکارهێنان ئێمە ئەمانە شەکەین ئێمە خۆمان ئەچین لە بازاڕ بە تایبەتی ئیکڕینەوەوانە پارەی پێن مەحاویلەی کارەبا ئێمە این دووبارە ڕیسایکلینێکینەوەیکین بەم ماوەدە جوانە بەم کارە سادە ناسکانە تا حەدێکی باش بڵێ هەنێجار لە ئێستاشا کۆمەڵێک کەسمان هێناوەتە ناو کارەکەوانێ بۆی کە هەلی کار بڕەخسێنین بمانەوێ بەڕاستی ئەو بەرهەمانەی کە لە دەرەوەیان چیتر نەبنە شتێک لەناو بازاڕە هەردەنگ بنەوانێ و بەردەوام پەری پێ بدرێ بەڵکوی مانوێت گرنگی بە بەرهەمی ناو خۆبین بەڕاستی کۆمەڵی گەنجمان هێناوە خسومانەتە سەر کارەکانی هەرێکیان بەشێکمان پێبەخشیوە بۆەوەی کە بتوانێت بەرەبەرە ئیشەکە فراوان ببێ بە براندێکی کوردی لە ئێستا ئێمە یەک تەلەبەمان هەیە چونکە وانەی کۆرسی تایبەتیە وەریگرتووە و لە کۆرسە تایبەتەکانیشمان ئیتر کۆرسی VIP ئیتر پێشتر لەبەمان هەبوو ئەمە سێم کۆرسە ئێمەکەینەوە کۆرسی یەکەم مانگە کردمانەوە کۆرسێکی هەر VIP بوو تەلەبەیەک بوو هەر لە شاری خۆشەویستی کەلارەوە هاتبوو بە تایبەتی ئەویست فێری زەڕەنگەری بێت منیش هەر ڕێک بە تەریقەی زەڕەنگەریەکە فێرم کرد و لەگەڵ فێربوونی ئەجیزەیە فێربوونی ئەجیزەی لیزەر بەڵام لیزەرەکە لای ئێمە نیە لە ڕاستی ئێمە لە بازاڕە لەگەڵ ئەو وەستانەی کە ئێستاش تا ئێستا کۆنتاکتم هەیە لەگەڵیانە لەگەڵ ئەوان جیهازیان هەیە ئەوان فێری جیهازەکەیان کردو ئێستا ئەتوانێت دوکانێکی تایبەتی خۆی هەبێت و لە ئێستا لە هەوڵی ئەوەیە ویستی مەحموود دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم نزیکەی 2 مانگە من لەم خولانە بەشدارم من وانەی تایبەت دەڵێم بۆ لە خولەکە لە میانی خولەکە من 3 وانەم هەیە کەوانەکان دەست پێکەم باسی ڕنگ بە ئامەکەم تێڕوانینی ڕنگ لە ئیشێکات چییە چۆن کار لەسەر ڕەنگێ بکەین کە ئێمە بمانەوێ ئیشێ بکەین بۆ کەسێک لە ڕووی کەساتێکۆ چی ڕەنگێکی بۆ دیاریکەین لە ڕووی ئیشەکە مۆدێرنە خودت کلاسیکە ڕنگ چۆن دابنین بۆ ئەم ئیشە
دواتر هێمە سەر خودی بەرد و موورو باسی بەرد و موورووەکەم و دواتر بەعام باسی ئەوەکەم کە قیاساتی ئەم بەرد و مووروانە چۆن لە ملوانکەیەکە دیزاین بکەین چۆن دایبنینەوە و هەروەها باسی لەگەڵ ئەمە من عملیان ئیشی بەردیان پێ ئەەکەم دروستکردنی بەرد یاخود مووروویەک دانانەوەی لە ملوانکەیەکە ڕاستە و مەتریاڵێک کە لێرە بەکارهێنە مەتریاڵێکی گونجاو نییە بۆ دروستکردنی بەردێک یاخود مووروویەک لە ملوانکەیەکە بەڵام ئێمە وا ئەەکەین کە ئەو مەتریاڵێک کە بەکارهێنین زوو وشک بێتەوە بۆیە دووبارە بتوانین بەکاری بێنین چونکە ئەگەر ئێمە بانەوێ مووروویەک دروستکەین ئەبێ بزانین تەمەنی مەتریاڵەکە چەندێک ئەمێنێتەوە لەم ئیشە بۆیە بتوانین زیاتر ئەم موورووە بەکاربێنین یاخود تەمەنی ئیشەکەمان درێژتر بکەینەوە بەڵام ئێمە تەنها ئەوەیە کە ئەمانێن بە ئامەلی شتێک فێر بن شتێکی کەم بمێنێتەوە دواتر بتوانن خۆیان لە دەرەوە لە ئیشەکە بەکاری بێنن خوری ئەوەی کە چیم تاوا کردووە من نزیکەی 4 بۆ 5 ساڵەوێ ئیشی مووروچنینەکەم خۆم هەر پێشتر ئیشی جملەم کردووە لە ناو بازارە و دواتر ئەوەی کە من لە کۆلێژی هونەر بوومە یعنی باگراوندێکی زۆر باش بوو بۆ من کە دەست بدەمە سەر ئەم ئیشە چونکە هونەرمەندێک شارەزاترێکە لە ڕنگ و دیزاین و تەنسیقی شتێک وەک لەوەی کەسێکی ئاسایی بێتە ئەم بوارە ڕەنگە بۆ ئەو قورستر بێ حاڵ نییە بەڵام قورسترێکە لەوەی کە دەست بداتە ئەم بوارە بەڵام بۆ هونەرمەندێک ئاسانترێکە چونکە باگراوندێکی معرفی لەم ئیشە هەیە و ئاسانتر هێتە ناو بوارەکە زووتر لە شتەکە فێرە بێ تەنها ئەوەیە کە من مدەتی چەند ساڵێکە خەریکم و نزیکەی 2 مانگە لێرە دەرزی تایبەتە لێمەوە.